لە بەرنامەی ئەمڕۆی کەناڵی گەلی کوردستانەوە ڕۆژتان باش. من ڕێبینیار ئەحمەدم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان بە شێوەیەکی ڕاستەوخۆ پێشکەش دەکەین و چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان بۆ ئامادەکردوون و هەروەها چەند تەوەرێکی سەرەکیمان دەبێت کە لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین. بابەتەکانمان زیاتر پەیوەندی بە ڤایرۆسی کۆرۆنا دەبێت. ئەو تەوەرانەی کە ئەمڕۆ لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا قسە لەسەر مەرزی باشماق دەکەین. لە ماوەی ڕابردوودا مەرزی باشماق لە 16 مانگەوە بە شێوەیەکی فەرمی هاتوچۆی گەشتیاری لە مەرزەکەدا وەستاوەڵە. ئەو کەسانەشی کە لە کۆماری ئیسلامی ئێرانەوە کە دەیانەوێت کۆماری ئیسلامی ئێران ڕۆژهەڵاتی کوردستانەوە دەیانێت بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان ئێستا ڕێگە پێدرا و نین ناتوانن بگەڕێنەوە. هاتوچۆی بازرگانی تاوەکو ئێستا لە مەرزەکە ماوە، بەڵام هەندێک لە هاوڵاتیانی قەزای پێنجۆن داوا دەکات کە بە شێوەیەکی فەرمی تاوەکو ئەم بابەتانەی ڤایرۆسی کۆرۆنا کۆنتڕۆڵ دەکرێت لە هەرێمی کوردستان هاتوچۆ بازرگانی لە مەرزەکەدا بۆستێت لە بەرەوەی دەڵێن هەندێک تێکەڵی لە نێوان ئەو شۆفێرانە و ئەو شۆفێرانی کە لە کۆماری ئیسلامی ئێرانەوە دێن ڕوودەدات لەگەڵ هاونیشتیمانیان لە قەزای پێنجێن و لە شوێنەکانی دیکە و هەندێک جاریش دەڵێن دێنە ناو قەزاکەوە. ئەو ڕێشێنانە چین کە گیراونەتە بەر بۆ ئەوەی کە ئەو تێکەڵێ دروست نەبێت. لە ماوەی ڕابردوودا بۆ ماوەی چەند سەعاتێک مەرزەکە داخرا بۆ ئەوەی کە بابەتەکان تونند و تۆڵتر بکرێنەوە. گفتوگۆ دەکەین لەسەر و بابەتانەی مەرزی نێودەوڵەتی باشماق. لە تەوەری دوایین بەرنامەکەشماندا لە ناوچەی دووکان لە ناو قەزای دووکان و ناحیەکانی دەوروبەری و گوندەکانی هەڵمەتێکی گەورەی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئەنجام درراوە بە چ بە ڕشتن بێت چ بە بابەتەکانی خۆپارێزی بێت لەو بابەتە. هەروەها دووکان جگە لەوەی کە سەرە ڕێگەیە لە ڕێگەی هاتوچۆی نێوان پارێزگای سلێمانی و پارێزگای هەولێر و لە هەروەها ئیدارەی ڕاپەڕی نیشە لەگەڵەوەشە ناوچەیەکی گشتیاری گرنگە. گفتوگۆ دەکەین لەسەر ئایا بە فەرمی ئەو ناوچە گەشتیاریانە داخراون و جگە لە ناوچە گەشتیاریەکان هیچ گەشتیارێکیش بۆی نییە بچێتە بۆ خۆی بۆ لە ناو دووکان بمێنێتەوە لە هەر شوێنێکا بێت دووکانی سەرو بێ یاخود دووکانی خواروو بێت تایبەتی کە چەند ڕۆژی داهاتوو وەرزی نەورۆز دەست پێ دەکات و خەڵک دەچێتە دەرەوە زیاتر ڕوو لە ناوچەی دووکان دەکات لە وەرزەدا. ئایا بە شێوەیەکی فەرمی هەموو شوێنەکان داخراوە ئەگەر قەدەغێکردنی هاتوچۆش ڕابگیرێت ڕێگەکان بکرێنەوە بە فەرمی گەشتیاران دەتوانن بچنە ئەو شوێنانە. ئەمە تەوەری دومین بەرنامەکەمان بێت. لە تەوەری سێمی بەرنامەکەشماندا گفتوگۆ دەکەین لەسەر ئەو وەرزشانەی کە لە ئێستادا پێویستن بۆ ئەوەی سیستمی بەرگری لەش بەهێز بکەین بە تایبەتی ئێستا کە بەشی زۆری خەڵک لە ناو ماڵەوە ماونێتەوە. ئەو وەرشانە چ جۆرە وەرشێکن کە پێویستە بیانکەین بۆی سیستمی بەرگری لەش بەهێز بکەین و هەروەها بۆ ئەو کەسانی کە بۆ خۆیان یاریزانن لە یانەکان یاخود لە شوێنەکانی دیکە یاریەکەن چی بکەن بۆ ئەوەی توانای جەستەییان دانەوەزێنرێت. ئەمە بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆمان دەبێت کە گفتوگویان لەسەر دەکەین. لە بابەتی وەرزش کۆتایی پێدێنین و بڕگەی یەکەمیشمان بابەتی وەرزش دەبێت ڕێنمایی وەرزشی. من وەکو ڕێژان فواد پاڵەوانی عێراق و پاڵەوانی ئاسیا و لە ئێستادا وەکو ڕئیسی اتحادی عێراقی UIBFF ئەمەوێ چەند وەرزشێکتان بۆ ئەنجام بدەم کە شتێکی زۆر ئاسان و سوودبەخش ئەتوانی لە ماڵیشەوە ئەنجامی بدەیت بۆ کەسانی بە تایبەتی باسەگەم کە زیاتر تااقەت یان با بڵێن توانای هاتنیان بۆ دەرەوە یان توانای هاتنیان بۆ ناو قاعانیە بەڕاستی. ئەمێ لێرەیە سووتێ بگەێنم بۆ کەسانەی کە پشتی ئازاری پشتیان هەیە بە تایبەت ئازاری خواری پشت مەڵتقی ئەسفەلی پشت کە ئازاریان هەیە ئەتوانن سوودێکی لێ ببین بە ئاسانترین شێوە بە ئاسانترین ڕێگە بەڕاست کە زۆر شتێکی بەسیتەوە توانیش لە ماڵیشەوە ئەنجامی بدەیت. ئەگەر من ئێستا لێرەیە تەمرینەکانتان بۆ بکەم بیخەمە ڕوو بۆی زۆرترین ئیسفادەی لێ ببینن. یەکەمین هەنگاو کە دەست پێ بکەم هەردوو دەست بۆ پێشەوە درێژەکەیت باشە
هەر وەستانێکت 10 سانیە بێت زۆر زۆر باش ئەتوانیم تەمرینە ڕۆژ ناڕۆژ ئەنجامی بدات هەست کەسێک بێگەر لە ماڵەوەش بێت. هەر وەستانێکت 10 بۆ 15 سانیە بێت زۆر زۆر باش. لە هەموو کاتێکە هەناسە هەوەرگرتن بەلووت یانەوەی بەدەم. بۆ تەمرینی ئەمڕۆمانەم جوڵانە بوو هیوادارم سووتان لێوەرگرت بێ و هیوادارم توانم خزمەت بە هەموو وەرزشکارێ بکەم و زیاتر بۆ کەسانەی کەوکو پێم وتن لە ماڵەوەش ئەگەر بتوان ئەم تەمریانە بکەن سوودێکی ئەزگار زۆری لێبن هیوام سوود وەرگرتنە بۆ هەموو لایەک و هەموو ڕزشکارێک. چییە؟ ڤایرۆسەکە بۆ یەکەم جار لە شاری ووهان لە چین سەری هەڵداو دواتر لە ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڵاوبەوە. نیشانەکانی ڤایرۆسەکە هەناسەتەنگی و هەوکردنی قورگ و لوتە. سەرەتا ڤایرۆسەکە لە ئاژەڵەوە سەری هەڵدا و گوازراوەتەوە بۆ مرۆڤ. گواستنەوەی ئەم ڤایرۆسە لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر دەبێت لە ڕێگەی پەیوەندی ڕاستەوخۆ و پریشکی پژمین و کۆکە. نیشانەکانی ڤایرۆسەکە بریتین لە بەرزبوونەوەی پلەی گەرمی جەستە، کۆکە، هەناسەی توند و ڕەنگە هەوکردنی سیەکانیشی بەدواوە بێت. چۆن دەتوانین خۆمان لە ڤایرۆسی کۆرۆنای نوێ بپارێزین؟ دەستشوشتن بە ئاو و سابوون هەر جارێک بۆ ماوەی 20 بۆ 30 چرکە. داپۆشینی دەم و لووت لە کاتی پژمی، باشکوڵاندنی گۆشت و هێلکە، دوورکەوتنەوە لە هەر کەسێک کە کۆکە و پژمینی هەبێت، خۆ بە دوورگرتن لە شوێنە قەرەباڵغ و داخراوەکان. لە کاتی هەستکردن بە هەر یەکێک لە نیشانەکانی ئەم ڤایرۆسە سەردانی نزیکترین بنکەی تەندروستی بکە. لە کاتی گەشتکردن ئەم ڕێنمایانە جێبەجێ بکە. بەکارهێنانی ماسکی دروست لە کاتی گەشتکردن، دەستنەدان لە دەسکی دەرگا و دیوار. لە کاتی ڕێزگرتن دوور بۆستن لەو کەسانەی لە دەورتانن. بەردەوام بەکارهێنانی پاکشکەرەوەی دەست. بە هیوای تەندروستی باش بۆ هەمووان.
نیشانەکانی ڤایرۆسی کۆرۆنا. کۆرۆنا لەو نەخۆشیانەیە کە نیشانەکانی نزیکن لە نیشانەکانی ئەنفلۆنزا، پێڕش دەکاتە سەر کۆئەندامی هەناسە. نیشانەکانی بریتین لە بەرزبوونی پلەی گەرمی جەستە، کۆکە، پژمین، هەناسەتەنگی، هەوکردنی قورگ، هەندێک جار ئازاری ماسیلکە. بە هیوای تەندروستی باش بۆ هەمووان. ئەم کاتتان باش بەڕێزان، ئێمە پەروەردەی تاک و خێزان و کۆمەڵگەمان لە ئەستۆدایە بۆ هیچ کاتێک دەستبەرداری ئایندەینەوەکانمان نابین. لە ئێستادا بۆ بەردەوامی ژیان و زانست و پەروەردە بۆ ئەوەی ژیانی خوێندکاران و مناڵەکانمان پارێزراو بێت لە ڤایرۆسی کۆرۆنا، پابەندین بە ڕێنماییە تەندروستیەکان و خۆمان دەپارێزین. هەر بۆیە داوا لە بەخێوکارانی قوتابیان و خوێندکاران دەکەم بۆ سەلامەتی ژیانی منداڵەکانیان پابەندی ڕێنماییەکان بن. بە پشتیوانی خوددا ئەو دۆخەش تێدەپەڕێنین و ئایندەی خوێندکارانمان گەشاوە دەبێت. تەندروستی باش بۆ مامۆستایان و خوێندکاران و گشت دەخوازم. با پابەندین. ئەگەر هەر کام لە نیشانەکانی پەتای کۆرۆنات هەیە، ژانەسەر، کۆکە، هەناسەتەنگی، بەرزی پلەی گەرمی جەستە، پەیوەندی بکە بە ژمارە 122 بە هیوای تەندروستی باش بۆ هەمووان. لە ئاتەوەری یەکەمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر مەرزی نێودەوڵەتی باشماق. لە ماوەی ڕابردوودا بە تایبەتی لە دوایەوەی کە ڤایرۆسی کۆرۆنا لە ناوچە جیاجیەکانی باشووری کوردستان بڵاو بوویەوە، زیاتر قسە لەسەر مەرزەکان دەکراوە، هاتوچۆکردنی نێو مەرزەکان و فڕۆکەخانەکان. ئێستا بە شێوەیەکی فەرمی لەلایەن حکوومەت هەرێمی کوردستان و لە ڕۆژی 16 مانگەوە هاتنی گەشتیاران بۆ هەرێمی کوردستان ڕۆشتن و هاتنیش ڕۆشتن دەمێکە قەدەغە کراوە. هاتن ئێستا بە شێوەیەکی گشتی لە کۆماری ئیسلامی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانەوە بۆ ناو هەرێمی کوردستان قەدەغە کراوە. ئێستا ڕێگە نادەن هیچ گەشتیارێک بێت ئێرەوە لە هەمان کاردا و هاوڵاتیانی کە لە دانیشتوی هەرێمی کوردستان بوو لە ڕۆژهەڵاتی کوردستان یاخود لە هەرێمی لە کۆماری ئیسلامی ئێران بوو ڕێگە نادرێت کە بێنەوە بۆ ئێرە. ئەمە بە شێوەیەکی فەرمی مەرزەکان لەو بابەتە داخراون، بەڵام تاوەکو ئێستا هاتوچۆی بازرگانی لە مەرزەکاندا ماوە. هەندێک ناوچەی ئەو شوێنانەی کە دەکەونە سەر مەرزەکان قەزای پێنجم بە نمونە لە مەرزی نێودەوڵەتی باشماق داوا دەکەن کە هاتوچۆ بازرگانیەکانیش ڕابگیرێت لەبەرەوەی تێکەڵێکی زۆر لە نێوان شۆفێرەکانی کۆماری ئیسلامی ئێران و شۆفێرەکانی هەرێمی کوردستان دروست دەبێت و هەندێک جاریش دەڵێن دێنە ناو قەزای پێنجوێنیش خۆی. بۆ مەبەستە میوانداری بەڕێز موختار حاجی عەلیمان کردووە کە بەرپرسی ڕاگەاندن و پەیوەندیەکانی مەرزی نێودەوڵەتی باشماقەکە تا ڕۆژ باش بەخێرکن. سەرتا لەو پرسیارەوە دەست پێکەم کە دانیشتوانی پێنجوێن دەڵێن ئەگەر بێت و حکوومەت هەرێمی کوردستان بۆ خۆی مەرزی نێودەوڵەتی باشماقیش دانەخات، ئێمە خۆمان دای دەخین لەبەرەوەی ڕێکاری پێویست نەگیراوە دەبن لە مەرزەکەەوە. زۆر جار شۆفێرەکان تێکەڵی شۆفێرەکانی ئێرە دەبن و هەندێک جاریش دێنە ناو قەزای پێنجوێن. بەڵێ بەیانیتان باش، بەیانی مینەرەکانی گەلی کوردستان باش. پێم خۆشە ئەمە بە دەرفەت وەربگرم، سڵاوی بنێرم بۆ کەسوکاری سەربەرزی شەهیدانی کیمیابارانی هەڵەبجە کە نەمانتوانی ئەم ساڵ یادی 32 ساڵەی کەسوکاری سەربەرزی شەهیدان بکەینەوە. بۆیە لێرەوە هاوخەمی خۆم دەرەبڕم سەری ڕێز و نەوازش بۆ کەسوکاریاندا دەنەوێنم بۆ سەلامەتی وڵاتی چینیان کردو و بۆ گەڕانەوەیان بە هەموو شێوەیە قەدەغە بێت و فیزەی ئەلکترۆنی نەدرێ بە هیچ هاوڵاتێکی چینی. ئەمەش بۆ سەلامەتی گیانی هاوڵاتەکانی هەرێمی کوردستانە. ڕاستە مەرزی نێودەوڵەتی باشماق سنوورێکی زۆر نزیکی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە هەیە. ئەم ڤایرۆسی کۆرۆناش کە بڵاو بووەتەوە، کۆماری ئیسلامی ئێران لە دوای چین دەتوانین بڵێن دووەم وڵاتە کە زرەری مرۆیی پێکەوتووە و نزیکە لەگەڵ ئێمە. بۆیە هاوڵاتیانی قەزای پێنجوێن حەقی خۆیانە و حەقیشیان پێدەدێن. بەس لە بیریشمان نەچێت ئێمە وڵاتێکین، هەرێمێکین، ئابوووریەکەمان بەو شێوەیە کە ئەگەر لە دەرەوە هاوردە نەکرێت بەڕاستی دەبینین چەند کاژێڕێک مەرزی نێودەوڵەتی باشماق وەستا و لە ڕووی بازرگانیوە کار نەکرا بینیمان. هەم بەنزینخانەکان هەم سۆپەرمارکێتەکان بەڕاستی فەوزایەک نرابوویەوە
باشە بەس بۆ تەسەوور ڕێکارەکان نەیەکەن. تۆڵتر ناکەن کاک موختار بڵێ ڕێکارەکان تونند و تۆڵتر ناکەن بۆ ئەوەی کە ئەو تێکەڵبوونە نەکەبێت. بڵێ بە تاکید هەرزوو بە زووی وەکو پێم وتی لە دوای ئەوەی کە ڤایرۆسی کۆرۆنا لە شاری قۆم سەریاڵدا سەرپرشتیاری مەرز بەڕێز کاگلیوان مەریوان زایدەن هەموو بنکانەی کە لە ناو مەرزی نێودەوڵەتی باشماخان هەرزوو بە زوویی کەوتنەوەی کە کارێ بکەن کە هەم هاوڵاتەکانی ئێمە هەم هاوڵاتەکانی کۆماری ئیسلامی ئێران بەرکەوتنیان نەبێ. بۆیە سەرەتا لیژنێکی پزیشکی لەوێت تەزبیت کرا بۆ تێزکردنی هەر بار هەڵگرێکی ئێرانی کەیەتە ناو مەرزی نێودەوڵەتی باشماخی دیوی هەرێمی کوردستانەوە بە هەمان شێوە بۆ گەڕانەوەیشی لەبەرەوە بە چڕوپڕی ئیش لەسەرەوە کراوە بنکەی تەندروستێکمان هەیە لە مەرزی نێودەوڵەتی باشماخ بە هەمان شێوە لەوێ جێگیر کراوە و ڕۆژانە ڕێنمایی دەدا بەو بار هەڵگرانەی کە یەنە ناو دیوی هەرێمی کوردستانەوە بۆ ئەوەی کە بڵێ بۆ ڕێگری ناکەن بۆ بربەس دروست ناکەن بە هەموو شێوەیەک وەکو پێم وتی بەڕێز سەرپرشتیاری مەرز زایدەن هەموو بنکانەی کە لەوێ لە ناو باشماخان بە هەموو شێوەیەک چاویان لەسەر مەرزەکەیە. ئێستا جاران گلێوگازندە هەبوو لە هاوڵاتەکانی پێنجێنیش و دەرەوەی پێنجێنیش کە بار هەڵگرە ترانزیەتەکان داهاتنە ناو شارەکانی هەرێمی کوردستانەوە بە سلێمانی و خواری و سلێمانیشەوە. هەر زوو بە زوویی بڕیارێک دەرچوو کە هیچ بار هەڵگرێکی ترانزیەتی بۆی نێداغڵی هەرێمی کوردستان بێت بە مەرجێک ئەبێ کە هات پشکنینی تەندروستی بۆ دەکرێت کە ئەو لیژنە لەوێ جێگیر کرا و هەمیشەییە پشکنینێکی سەرەتایی بۆ دەکرێت پاشان دەبرێتە ناو پارچینی مەرزی نێودەوڵەتی باشماخ بار هەڵگرەکانی هەرێمی کوردستان یان بارەکان هەڵدەگرن بە هیچ شێوەیەک نزیکبوونەوەیشان لەگەڵ شۆفێری بار هەڵگرەکانی دیوی ئێرانانی. بەس دوێنێ من ڤیددیۆکم بینی کە تێکەڵی هەبوو. ناڵێن منیش لەگەڵتان ناڵێم تێکەڵی نییە بەس ئەو تێکەڵەیە پێم وایە هینی سوتەمەنیەکەیە ئەویش یاریدەدەرێتی ئاسایشی مەرزی نێودەوڵەتی باشماخ بە قافڵە ئەیان هێنێت بۆ ئەو پارچینەی تانجەرۆ لەوێ هەمویان لە عەمبارەکان سوتەمەنەکانە خەڵی دەکەن و پاشان بە هەمان شێوە لەگەڵ مەفرەزەیەکی تایبەتی یاریدەدەرێتی ئاسایشی پێنجێن و باشماخ و گەرمیکیشی لەگەڵایە ئەیان هێنەوە ناو مەرزی نێودەوڵەتی باشماخ و بە هیچ شێوەیەک جوازیان پێنێ نایشێڵن بەرکەوتنیان لەگەڵ سۆپەرمارکێت هاوڵاتی هەرێمی کوردستان وەکو جاران بێن لە ناو پارچینەکە بارەڵگرەکانیان بوەسێن و بێنە ناو سلێمانی و دوو شەو سێ شەو بمێنێنەوە بە هیچ شێوەیەک سوتەمەنیەکان بە قافڵەیەت ترانزیێتەکانش ئێستا لەم کاتە ئەوەمان پێ دەکرێت خۆشمان دەزانی وەکو پێم وتی ئێستا گەر مەرزی نێودەوڵەتی باشماخ ببەسرێ لەگەڵ دیوی کۆماری ئیسلامی ئێرانە بەڕاستی ئێمە لە ڕووی سوتەمەنیوە قەرامان بۆ دروست دەبێ لە ڕووی خوراکیوە قەرامان بۆ دروستەوێ لە ڕووی بیناسازیەوە بەڕاستی ئەمانە هەمووی لە کۆماری ئیسلامی ئێرانەوە هاودوی دەکرێت بۆ هەرێمی کوردستان. باشە بۆ ئەوەی کە ئەو گرفتانە نەبێت و زۆر لەسەرم بابەتە نەچین ینی بابەتەکان ئێوە لێرە هاوڵاتیان دڵنیا دەکەنەوە کە هیچ مەترسیەک نییە ئەگەر بێت و هاتوو چۆی بازرگانیش بەردەوام پێ بەڵێ بە تاکید ئێمە وەکو پێم وتی بە چڕوپڕی ڕۆژانە ڕێنمایەکانی بنکەی تەندروستەکەی باشماخ دابش دەکرێت و ئێمە چاویشمان لەسەر هەموو ئەو بار هەڵگرانەیە کە لە دیوی عێراقی خۆمان لە دیوی هەرێمی کوردستانەوە دەشنە ناو کۆماری ئیسلامی ئێران بۆ وشکە و میوەهات و بیناسازی کە دەیهێن نەمدی و بەڕاستی هێمە هەمومان چاومان لەسەریانە ڕۆژانە دەستەوانە دەمامک پلەی گەرمی پێوی ناو بار هەڵگرەکانیان ئەبێ کۆتا پلە بێ لەبەرەوەی بە هەموو شێوێ چاومان لەسەریانە. بچینە سەر داتاکان داتای گەشتیاری لەو کاتەوەی کە ئەم بابەتی ڤایرۆسی کۆرۆنایە کە لە کۆماری ئیسلامی ئێران بڵاو بوویەوە چەند گەشتیار لە کۆماری ئیسلامی ئێرانەوە
هاتوونەتە ئێرە ئەوانەی کە هاتوون بۆ ناو باشووری کوردستان تەنها خەڵکی باشووری کوردستان بوون یا خەڵکی کۆماری ئیسلامی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانی شانتیایە هەمووشیان کەرەنتینە کراون؟ بەڵێ وەکو پێم وتیار لە سەرەتای سەرهەڵدانی ڤایرۆسی کۆرۆنا لە شاری قۆم زوو بە زووی سەرپرشتیاری مەرز و هەموو بنکانەی ئەمێ بچۆن سەر داتاکان ببوورە کاتم ئەوە نەماوە بۆ ئەوەی زۆر باشە بڵێ ئێمە لە چواردەی یەکەوە وەکو پێم وتی وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی بڕیانیاندا هیچ هاوڵاتیەکی چینی بیانی لە ڕووی زمینیەوە نێتە ناو هەرێمی کوردستان و فیزە ئەلکترۆنی پێ نەدەرا ئەمە هەر زوو بە زووی هەنگاویانە بۆ 22 بۆ 21 بە عملیەکەی کاریان کرد بۆ وەستانی کەشتیاری لە دیوی هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران بەڵێ لە 21 دووەوە تاکو 16 2369 گەشتیار گەڕاونەتەوە لە کۆماری ئیسلامی ئێران و بە هەمان شێوە هەر هەمووشی کەرەنتینە کراوە وەکو پێم وتی لیژنەیەکی پزیشکی پێرێ سەردانی مەرجی نێودەوڵەتی باشماخی کردووە لە کۆی 150 کارمەل حەماڵ بار هەڵگەر کارمەندی هەموو بنکەکان تێست کراوە یەک کارمەندی ئێمە لە من ناو مەرزی باشماخە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا نەبووە بەڵێ 2369 گەشتیاری هەرێمی کوردستان گەڕاوەتەوە هەر هەمووشی کەرەنتینە کراوە لە پارێزگای هەڵابجا لە پارێزگای سلێمان ڕۆژهەڵاتی تیانە بووە نەخێر هەر هەمووی خەڵکی هەرێمی کوردستان کەرەنتینە کراوە بەڵێ 8351 بار هەڵگری عێراقی ئەوانە بەبێ جەواز دەچنە ناو مەرجی نێودەوڵەتی باشماخی ئێرانەوە بۆ کاڵانەی کە ڕۆژانەی هێن ئەویش هەر هەمووی بە تێستی پزیشکی کە وەکو پێمەتی ئەو لیژنە پزیشکی لێوە جێگیر کراوە هەمووی تێست دەکرێن بۆ ڕۆشتنیان لە گەڕانەوەیشان بە هەمان شێوە 4352 بار هەڵگری ئێرانیش هاوڵاتی ئێرانیش گەڕاوەتەوە لە کە تیمێکی تەندروستی هەر لەم هەفتەیە بوو کە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی وەزانم ڕۆژی یەکشەمە بوو سەردانیان کردن باس لەوە کرێت کە هەندێک لە فەرمانبەرەکانتان گومانیان لێ دروست بوو و کەرەنتینە کراون ئێمە بەڕاستی پێشێکی بەڕێوەبەراتی دەواازێ نێودەوڵەتی باشماخمانەیە هەر دکتۆر زریان خۆی قسەی بۆ کردوین ڕاستی قسەکانی وەکو خۆی دامان ناوە لە پێجەکەمانە بە هیچ شێوێ لە کۆی 152 کارمەندی ناو دەواازەی نێودەوڵەتی باشمان کە کار دەکەن بە کارمەند و بار هەڵگر و حەماڵەکانیشمانەوە بەداخەوە مجبوریم بڵێ حەماڵ ئەو گەنجانەی کە لەوێ کاسبی دەکەن و بارەکان بەتاڵ دەکەنە ناو سیارەکانی هەرێمی کوردستان ئەوانیش تێست کراون لە کۆی 152 خەڵک کە لە ناو مەرجی نێودەوڵەتی باشماخە کاریان کردووە یەک کەسیان هەڵگری و ڤایرۆسە نەبوو. ڕێکاری خۆپارێزی تاڵتان هەیە بۆ کارمەندەکانتان؟ بە تاکید وەکو پێم وتی بڕێ سەرپرشتیاری مەرز یاریدەدەرێتی ئاسایش بنکەی تەندروستیەکەمان بەڕاستی بە هەموو شێوەیەک چارێکتان نیە لە پێداویستەکانە؟ بە تاکید ئێمەی سات تاقیمکردنی بار هەڵگرەکانمان ئەگەر جەنابی وەزیر سەردانی کردین بەڵێنیشیدا بۆمان دابینکە ئەگەر تاقیمکردنی بار هەڵگرەکان هەبێت لە ڕۆشتنیان بۆ دیوی ئێران و لە هاتنیان ئەوە بۆ ئێمە زۆر باشە ئێمە 2 ڕۆژجارێ 3 ڕۆژجارێ بەڕاستی تاقیمی هەموو ناو مەرجی نێودەوڵەتی باشماخەکەین پێویستە لێرەوە سوپاسی ینی بۆ ئۆتۆمبیلەکان تا ئێستا ناکرێت تا ئێستا نەخێر ناکرێ بەس وەزیر نزیکەی هەفتەیەکە بێ سەردانی کوردین سەردانی کردین خۆی وەزعەکەی بینی هات تاکو نزیکی دیوی کۆماری ئیسلامی ئێرانیش هەر بە پیادەڕەوی هەموو شتەکانی بینی بەڵێنیدا کە ئەو ئۆتۆمبیلە بێنێ کە دەرمان ڕێژی بارهەڵگرەکان دەکا چی لە دیوی کۆماری ئیسلامی ئێرانەوە یا لە دیوی هەرێمی کوردستانەوە کە دەچێتە هاتوچۆ بازرگانی هیچ گرفتێک نیە ئێستا بە ئاسایی نەخێر وەکو پێمەتی هیچ شتێک نییە بە سنووردار کراوە باش ئەمە کەمی کردووە هاتوچۆ بازرگانیەکە نە هەروەکو خۆیەتی ئەتوانین بڵێن وەکو خۆیەتی بەس بەو خێراسەریعیان نییە کە جاران بازرگانێک 14-15 ترێلەی ئەشا دەهێنا و بە ڕۆژێک ئەگیان دەناو
هەرێمی کوردستان ئێستا بەڕاستی لەبەرەوەی وەکو پێم وتی ئەو لیژنە پزیشکیە لەوێ جێگیر کراوە لە هاتنی هەر بار هەڵگرێت چێز دەکرێت کەمین کردووە ڕێژەیەکتان هەیە ڕێژێکی دیاریکراوە بڵێن ئەوەندە داهاتمان کەمی کردووە داهات بەڕاستی لای بەڕێوەرایەتی گومرگە ئێمە وەکو سەرپرشتاری مەرزی نێودەوڵەتی باشماخ تاکو ئێستا بۆرمان نەگرتووە بڵێ هەمانە وەکو پێم وتی ئەڵێم 8351 بار هەڵگری ئێمە لە 21 دووەوە ڕۆشتووەتە کۆماری ئیسلامی ئێران بۆ کاڵاهێنان بۆ هەرێمی کوردستان ئەمەش ئەم ڕێژە کە 8351 بار هەڵگر ئەمە خۆی بۆ خۆی دیارەکە داهاتێکی باشیە هیچ بەرنمەیەک نییە بۆ ئەگەر بۆ ماوەیەکی دیاری کراو بێت مەرزەکەدا بخرێت بۆ ڕێکارەکان تۆ دوو تۆڵتر بکرێتەوە یان نا وەکو خۆت گوتت بۆ ئەوەی کە هیچ ئەزمەیەک دروست نەبێت بەرزەکە بە بەردەوامی کراوە پێم وتی عزیزەکەم ئێمە چی سەرپرشتاری مەرجیە و برادرانەی کە لەوێ بەرپرسی بنکەیەکن لە ناو مەرزی نێودەوڵەتی باشماخ ئێمە هاوڵاتەکانی خۆمان زۆر لە داهات و ئەوە گرنگترە لامان بۆی ئەو لیژنەی بەرگان بوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بەڕاستی پێم وایە خۆیان مامەڵە لەگەڵ ئەم کەیسا دەکەن ئەگەر بیانەوێت بزانن مەترسیە لەسەر قەزای پێنجێن هەر زوو بە زوویی بەڕاستی مەرزەکە دەوەسێن کۆتا قسەشت لەگەڵ ئەوە دڵنیایەک بێ بە خەڵکی پێنجێن کە هیچ گرفتێک نابێت ئەگەر هاتوچۆی بازرگانی بەردەوام بێت ئێمە لێرەوە دڵنیایی دەدەینە قەزای پێنجێن و هەموو کارمەندەکانی مەرزی نێودەوڵەتی باشماخ بە مەرجێک ڕچاوی ڕێنمایەکانی بنکە تەندروستەکەی مەرزی نێودەوڵەتی باشماخ بکەن تەنیا ئەوەیە بۆ ئەوەی هیچ بەرکەوتنێکمان لەگەڵ هاوڵاتیانی کۆماری ئیسلامی ئێرانان نەبێ و کاڵاکانیشمان بگا بە دەستمان بەڕاستی تەنها خۆپارێزیە بۆیە هەتاکو ئەم دقەیە من تۆ قسەیتیا دەکەین بە هیچ شێوەیەک یەکیش دەدەن کە هیچ بەریەکەوت خەڵکی پێنجێن و شۆفێرەکان بە دڵنیاییەوە ئێمەش هاوڕاین لەگەڵیان ئێمەش خەڵکی پێنجێنین و لەو شارە هاتوشۆ دەکەین و بەڕاستی بووە من مەترسی نەبێت لە ناو مەرزی نێودەوڵەتی باشماخە لە ناو قەزای پێنجێنە چۆن دەبێت بەڕێز موختار حاجی علی بەڕێوەبەری ڕاگەیاندن و پەیوەندیەکانی مەرزی نێودەوڵەتی باشماخ زۆر سپاس بۆم تۆرەی بەرنامەکە کە لەگەڵمان نەبووی بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەچینە هەولێر بۆ لای کاروان مەسعود پایامنێرمان کاروان ڕۆژ باش ڕێکارەکان لە هەولێر تاوەکو ئێستا بەردەوامن بەڵام گلەیی دەکرێت لە کە هەندێک هاوڵاتی پابەندی ڕێنمایەکان نابن ئەگەر قسێکم بۆ بکەیت لەسەرەوە زانیاریەکانی ڕۆژیش لە هەولێرەوە چین ڕێبین بەیانیتان باش بە هیوای ڕۆژێکی باش و تەندروستێکی باش بۆ هەموو لایەک ئەمڕۆ لە هەولێر کەشێکی باراناویە چەند سەعاتێکە باران لە شاری هەولێر دەبارێتەوە بارانەکەش لە چەند دقەیەک پێشتا زۆر بە خۆر بوو بەڵام ئێستا بارانەکەی هەر هەیە و ئەوەی هەیە کە ئەمڕۆ کەش تا ڕادەیەک لە چاو چەند ڕۆژی ڕابردوو ساردترە دەبینین مەسەڵەن بەرزترین پلەی گەرما 12 پلێ و نزمترینی 4 پلەیە ئەمڕۆ پێدەنینە پێنجەم ڕۆژی قەدەغەی هاتوچۆ لە نێو شاری هەولێر دیارە لە چەند ڕۆژی ڕابردوو تا ڕادەیەک هاوڵاتیان پابەند نەبوون یاخود گوێیان نەداوە بەوەی کە پابەندی ئەو بڕیارە بن کە لایەن وەزارەتی ناوخۆوە درا بۆ قەدەغەی هاتوچۆ بۆیە لە دوو ڕۆژی ڕابردوو سزاکان بۆ شۆفێران بۆ ئۆتۆمبیلەکان لە شاری هەولێر توندکران هەروەک دوێنێش وەزیری ناوخۆ بڕیاریدا کە ئەو کەسێک کە سەرپێچی دەکات لە قەدەغەی هاتوچۆ بۆ جاری یەکەم بە بڕی 100,000 دینار غەرامە بکرێت بۆ جاری دووەم 5 ڕۆژ سیارەکەی دەبرێت بۆ حجز و 300,000 دینار غەرامە دەکرێت ئەمە وای کردووە تا ڕادەیەک هاتوچۆی هاوڵاتیان بە ئۆتۆمبیل کەم ببێتەوە لە دوێنێش نزیکەی 650 بۆ 700 ئۆتۆمبیل و با بڵێن شۆفێر ساڵیانە و با بڵێن مۆڵەتەکان لێ وەرگیراوە و
سزادراون چەندین ئۆتۆمبیلش براون بۆ حجز ئەمە ژوا دەکات تا زیاتر هاوڵاتیان پابند بن بە قەدەغەی هاتوچۆ کە لە پێناوی خۆپارێزی و ماڵەوەیە لە ماڵەوە بۆ ئەوی کە هەمووان دوور بوون لە توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا. ڕێبین دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە لیژنەکانی چاودێری بازرگانی و قایمقامیت لە شاری هەولێر دوێنێ چەند نانەوەخانەیەکیان غەرامە کردو یاخود سزا داوە ئەو نانەوەخانە و سەموخانەش بەهۆی ئەوەی کە پابندی ئەو ڕێنمایانە نەبوون کە بۆیان دانراوە کە دەبێت ماسک و دەستکێش بەکار بهێنن هەروەک کەسێک تایبەتمەند بێت بۆ وەرگرتنی پاو پارەی کە هاوڵاتی دەیدا بۆ کڕینی نانیان سەمونەکە هەروەک دەبێت مەوادی تاقیم یاخود پاکەرەوە دابدرێت بۆیە ئەوە بەشێک لە نانەوەخانە و سەموخانەکە پابندی ئەوە نەبوون ئەوە لیژنەکانی چاودێری بازرگانی و لیژنەکانی قایمقامیت سزایان داون جگە لەوەش بەشێک لەو دوکان و مارکێتانەی کە با بڵێن لە خۆیانەوە نرخی سەوزە و میوە و خواردنەمانیەکانیان گران کرد و بە هەمان شێوە سزادران و ئاگاداریش کراونەتەوە چونکە بازاری یاخود علوەی هەولێر کومرجی هەولێر بازاری سەوزە و میوەی هەولێر کراوەیە لەوێ نرخەکان هەروەکو خۆیەتی واتە هیچ گۆڕانکاریەک بەسەر نرخەکان لەوێ نەهاتەوە بەڵام لە بەرامبەردا بەشێک لە دوکاندار و مارکێتەکان بەداخەوە ئەم هەلایان قۆستۆتەوە بۆی نرخەکان زیادکەن بۆیە لیژنەکانی چاودێری بازرگانی لیژنەکانی چاودێری قایمقامیت هەستاون بەوەی کە ئەو با بڵێن دوکان و مارکێتانەی کە نرخەکانیان بەرز کردوێتەوە سزایان داون بۆی کە کاریگەری لەسەر ڕەوشی هاوڵاتیان نەبێت جگە لەوەش دوێنێ شەو ئەوەی کە تێبینی کرا ئەو خاڵ و ئەو با بڵێن خاڵە پشکنیانەی کە هێزەکانی پۆلیس و لایانی ئەمنی دایانناوە بۆ ڕێگریکردن لە قەدەغەی هاتوچۆ دەتوانین بڵێن تا ڕادەیەک تند بوون لە مامەڵەکردن لەگەڵ هاوڵاتیان ئەو هاوڵاتانەی کە ڕێگە پێدانیان نەبووە یاخودۆ هاوڵاتانێک کە بۆیان هەیە با بڵێن بۆیان هەیە ڕێگە پێدانیان هەبێ ڕێگەیان بۆانی تر نەداوە لە کۆتاییدا دەمێ ئاماژە بۆ بکەم کە ئەمڕۆ وەزیری بازرگانی خۆی دەچێتە نێو بازاریان ئەو شوێنانەی ئەو مارکێتانە کێرە هەروەک سەردانی بازاری علوێ هەولێریژەکە بۆی خۆی لە نزیکەوە چاودێری نرخەکانی بازار بکە ئەمەش ئاماژەیەکە بۆی کە دڵنیایی زیاتر بدێتە هاوڵاتیان بۆی کە خودی وەزیر خۆی دەچێتە علوەی هەولێر و یاخود خۆی دەچێتە ئەو مارکێت و ئەو دوکانانەی کە ڕێگە پێدراون بکرێتەوە بۆی کە دڵنیایی بداتە هاوڵاتیان چکە بەشێک لە هاوڵاتیان ئێستا کە لە ماڵەوەن ڕەنگە بەهۆیەوەی کە ئەو دوکان و بازار کە داخراوە کاریگەری لەسەر ڕەوشی ئابووری هاوڵاتیان هەبێت بۆیە ئەو خۆی دەچێت سەردان دەکا خۆی دەچێت لە نرخەکان دەپێچێتەوە بۆی کە کەس نەتوانێت بەرز و نزمی بە نرخەکان بکات یاخود نرخی کاڵایەک لە بەرامبەر کاڵایشتر بەرز بکەنەوە بۆیە ئەم هەنگاوانەی لایانی پەیوەندیدار زیاتر بۆیە کە دڵنیایی بدێتە هاوڵاتیان ئەگەرچی هاوڵاتیان ماوەی 5 ڕۆژە کە لە ماڵەوەن یاخود ئەمە زۆرێکە لە پابندی و سەلامەتی تەندروستی لە توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا بۆی ئەمانە دڵنیایی زیاتر دەداتە هاوڵاتیان وەلا ئێستاشدا لە دوێنێشەوە بەشێک لە خواردنەمەنیەکانیش کرابوونەوە بۆی کە بە شێوەی دیلڤەری خواردن بۆ هاوڵاتیان بگوێزنەوە بەڵێ ڕێبی من دەگەڕێمەوە لایەوە کاروان مەسعود پامنێرمان لە هەولێرەوە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمانە بووی زۆر سپاس دەچینە لای تەوەری دومی بەرنامەکەمان بە شێوەیەکی ڕاستەخۆ دەچمە ناو تەوەرەکە پێشتر باسمان کرد کە قسەکردن دەبێت لەسەر قەزای دوکان و ناحیەکانی دەوروبەری و گوندەکانیشی چ ڕێکاری گیراوەتە بەر بۆ ئەوەی کە بە دوور بن لە ڤایرۆسی کۆرۆنا و هەروەها ناوچێکی گەشتیاری شەقسە لەسەر گەشتیاریش دەکەین بە میوانداری هەرێکە لە ئاوەڕێزان سیروان سەرحەد قایمقامی دوکان و ڕێژینڕەوە بەڕێوەبەری گەشت و گوزاری دوکان ڕۆژ باش بەخێر بێن سیروان سەرەتا لە تۆ دەست پێەکەم کە شوێکی گشتی لە ئەو ڕێکارانە چینکە لە قەزای دوکان گرتوتانەتە بەر و حاڵەتی کەرنتینە کراوتان لایە لە ناو قەزای دوکان و هیچ حاڵەتیجی گومان لێکراوتان هەیە؟ سەرەتا سڵاو لە بینەران باینتان باش بە هیوای سەلامەتی و تەندروستی بۆ گشتی بۆ هەمووان ئێمە لە سەرەتای بڵاوبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆنا
سەرجەم ڕێکارە پێویستەکان کە لەلایەن لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە پێمان گەیشتووە جێبەجێمان کردووە خۆی و هەماهەنگی تاوامانە بۆ لێلەوان فەرمانەکان لەگەڵ بەڕێز پارێزگار و ژووری ئۆپراسیۆنی سلێمانی لە سەرەتای پرۆسەکەی ئێمە و قەزای دوکان دەست بەجێ ڕێکاری پێویستمان کردو دەبەر لەگەڵ نەخۆشخانەی شێت غەریبەڵدنی سەرەتا ژوورێکمان کردەوە بۆ ئەو حاڵەتانەی ئەگەر هەبێت نیشانەکانی توشبووی ئەو کەسێک کە توش ببێت تیا بێت لە نەخۆشخانەی شێت غەریبەڵدنی ژوورێکی دووبێدیمان ئامادە کرد و لیژنەیەکی تایبەت لە تەندروستی لەگەڵ بەڕێوەبەری نەخۆشخانە تەشکیل کرد بۆ ئەوەی ئەگەر حاڵەتێ لە ناو قەزای دوکانە هەبێت ئێمە ڕاستەخۆ ئەو کەسانە بخەین ئەو شوێنەوە تاوەکو لە بە تەنسیق ئەمانگی لەگەڵ تەندروستی سلێمانیە بیان گۆزینەوە بۆ شوێنەی کە پشتینیان بۆکەن. تا ئێستا لە ئێمە چەند وەکو حاڵەت هیچ حاڵەتی نەبوو لە سنووری قەزای دوکان و ناحیەکانیە و چەندین هاوڵاتی کە نیشانەکانی تیا بووە لە نەخۆشخانە پشتینیان بۆ کراوە کە نیشانی تیا ڕاستەخۆ بە ئامانگی لەگەڵ نەخۆشخانە و لەگەڵ تەندروستی سلێمانیە گواستومانەوە بۆ پشکنین و خۆشبەختانە تا ئیسا ئەوانشکە بۆی مەگەڕاوەتەوە چەندین کەسمان نردۆ سلێمانی هیچ حاڵەتی لە ئێمە تۆمار کەرەنتینەکراو ئێمە کەرەنتینەکراو لە ئاستی سلێمانی کە ئەگەڕێنەوە ئەکرێت بڵێن بژمارن بە تهدید لامان نییە چەند کەس کەرەنتینەکراوە بەڵام هەمانە کەرەنتینەکراوە و گەڕاوەتەوە نانیمانە. باش ئەی هیچ حاڵێکی گومان لێکراویش نییە وتم ئەوەی کە ئێمە لەگەڵ دەستگا ئامنێکاون لەگەڵ تەندروستیە گومانمان هەبوو لەوەی کە کەسێک نیشانەکانی تایە ڕاستەخۆ لەستم ببوورە ئەوانەیە کە بۆ نمونە ئێستا لە تەندروستی و زۆر شوێنەکان پارێزگا دەڵێن هەندێک کەس هەیە کە لە کۆماری ئیسلامی ئێران گەڕاونەتەوە نهاتون ناو کەرەنتینەکان حاڵەتی لەو شێوەتان هەیە لە ناو قەزای دوکان؟ نا ئێمە لە سەرەتای جێبەجێهاتنیە و بڕیار ڕێنمایانە بە تهدید لەگەڵ دەستگا ئامنیەکان و تەندروستیە بە دوایچووی تەواومان کردووە ژمارەیەکی زۆرمان ناردوتە سلێمانی ئەوانەی کە گەڕاونەتەوە پشتینیان بۆ کراوە و هیچ کێشەیەکیان نەبووە. باش ئەی هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی پابەندی ڕێنمایەکانتان؟ هاوڵاتیان بە شێوەیە گشتی لای ئێمە لە سنووری قەزای دوکان و ناحیەکانە پابەند بوون لە هەندێک ناحیەمانە توزی ئیشکالات بوون ناحی پیرەمەگرونە دوێنێ لەگەڵ لیژنەی ئەمنیە توانیمان ئەوەیش جێبەجێ بکەین ئێستا بە کۆی گشتی ناو قەزای دوکان و ناحیەکانی سنووری قەزای دوکان کە پێش تاقیمکردنتان کردووە؟ ئێمە دوای ئەوەی کە ڕێکارەکە پێویستەکانمان گرتەبەر لە داخستنی شوێنە گشتەکان لە ڕیستۆرانتەکان لە مزگەوت و ئەو دوکانانەی کە بەرێکەوتنی زیاتریتیایە و کە دەبێت بۆی گرتبوونەوەی خەڵک لە چاخانە و لە کافتریاکان هەمووی وەکو پێویست بە گوێرەی ڕێنمایەکان داخراوە و هاوڵاتیانیش بە حەقەت ئیسیجابێکی باشیان هەیە و هەماهەنگ بوون و پابەندی ڕێنمایەکانن هیچ کێشە و گرفتێکمان نیە لەو بابەتە. ڕشتنوا کردووە ئێمە لەگەڵ هەم خۆمان لە قەزای دوکان لەگە فەرماگە پەیوەنددارەکان مەڵبەندی خۆپاراستن شارەوانی دوکان فەرماگەی ئاو و دەستگا ئەمنیەکان هێزەکانی ئاسایشی ناوخۆ هەڵمەتێکی تاوامان دەست پێکرد بۆ ناو قەزای دوکان لە ناو بازاڕی دوکان شوێنە گشتەکان و شوێنە گەشتیارەکان تەواوی ئەو شوێنانەمان بە شۆردووە و دەرمانیشمان ڕشتووە دەرمانی ڤێرکۆن و هەموو ناحیەکانیشمان ڕاستپاردووە کە ئەو دەرمانە برێژن زۆربەی ناحیەکان جێبەجێیان کردووە ئاخر ناحیەمان ناحی بنگردووە بڕیارە ئەمڕۆیان دوێنێ ئەمڕۆ جێبەجێکرا بێت. ئەچمە لای کاکرێژین بەس ئەمێ بۆ پرسیارە بچمە لای کاکرێژین ئەم قەدەغەکردنی هاتوچۆی درێژ دەکرێتەوە کەندە زانیاری تەبێتەوە لە لیژنەی ناو پارێزگای بە ئەوکو زانیاری بێمە ڕانێکراوە کە درێژەکرێتەوە یان نا بەڵام بە پێشبینی خۆم درێژەکرێتەوە و بە خەناەتی خۆم لەوانێت تاسەری مانگیا دوای نەورۆز بڕۆ هەڵەویژەوە ئێمە ناتوانین لەو بڕیارە بین ئەوە وەزیری ناوخۆ ئەمڕۆ دێتە ئێرە بڕیار وایە بڕیار وایە یعنی قسێکەیە لەسەرەوەی کە درێژ بکرێتەوە من بە پێشبینی خۆم هیچ زانیارێکم لەو بارەوەنی ئەوە ژووری ئۆپراسیۆنی سلێمانی توانین بڕیار لەوە بات لەگەڵ تەندروستی چێکی حاڵەتەکانی خۆی کاتەوە و بارودۆخەکە لێ کاتەوە لەگەڵ لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئەو بڕیارە ئایا درێژەکرێت یا درێژ ناکرێتەوە. کاکرێژین لە گەشتیاریە ئێستا هەموو شوێنە گەشتیاریەکان داخراون ئەگەر لە حاڵەتێکا قەدەغەی هاتوچۆش هەڵبگیرێت یان ئێستا هەندێک هاوڵاتی هەیە کە خۆیان هاتوچۆ دەکەن و هەندێکیان دێنە دەرەوە ئەگەر قەدەغەی هاتوچۆش نەبێ لە ڕۆژی هەینیەوە ئیتر 20 مانگ و 21 مانگ نەورۆز دەست پێکات ڕێگە دەدەن هیچ گەشتیارێک بێتە ناو قەزای دوکان و ناوچە گەشتیارەکانی دیکەتان؟ بەڵێ خۆتان وەکو ئاگادارن ئێمە لە 11 مانگەوە ڕاگەانی دەستەی گشتی گەشت و گوزارمان هەبوو لە دوای ئەوە دانیشتنی بەڕێز پارێزگاری سلێمانی و بەڕێز بەڕێوەبەری گشتی و قایمقامەکانی
پارێزگای سلێمانی هەبوو لەسەر و بابەتە بووە بڕیاری کۆتایی وەکو ئەو کۆنووسەی کە بەڕێز قایمقامەکان و بەڕێبەری گشتی گەشت و گوزاری سلێمانی کردویانە و داوێنێتە پارێزگای سلێمانی پەسەندی کردووە ڕێگە بە هیچ سەیران و گەشتێک نادرێت لە سنووری پارێزگای سلێمانیدا بووە بە هیچ شێوەیەک گەشت و سەیران نە لە قەزای دوکان نە لە سەیرانگاکانی چواردەوری سلێمانی ئەنجام نادرێت. ئەگەر بۆ نمونە قەدەقەکردنی هاتوچۆ هەڵبگیرێت خەڵک بە کورتەکە ئەمە ئەو مسیجە بگەیەنی ینی چاوەڕێی گەشت نەبن لەم نەورۆزەیە کەس بەدڵنیاییەوە چاوەڕێ نەکەن لەبەرەوەی بڕیارەکە زۆر وازەحە هەم ئەوەی کە لە دەستەی گەشت و گوزارەوە هاتەوە هەم ئەوەی کە پارێزگای سلێمانی نردوێتی بە هاوکاری یەکە ئیداریەکانی قەزاکان و ناحیەکان بە هیچ شێوە ڕێگە بە تەجەموع و گەشتکردن نادرێت لە شوێنە گەشتیاریەکاندا. باش بابەتێکی دیکە هەیە کە هەندێک کەس هەیە پێشووتر شوێنیان حەجز کردووە لە مانگی 12 و 1 و ئەوانە شوێنە حەجز کردووە لە دوکان و کۆمەنزانی لە نەورۆزە دوکان زۆر قەرەباڵ خەبێ ئەمانە چیان ینی لێدێ قەرەبوو ئەکرێنەوە ئەمە و کەسانێک کە شوێنیان حەجز کردووە یەک دوو ئەو ناوچانەی ئەو شوێنانی گەشتیارەکان کە ئێستا داتان خستووە قەرەبووی ئەو خاوەن شوێنانە ئەکەنەوە بەڕست دەزانی جارێ زووە بۆ ئەو بابەتە بەڵام بە دڵنیاییەوە حکومت ڕێکاری تایبەت ئەگرێ بۆ ئەم بابەتە و لە ئایندەدا ئینشەڵا تێپەڕبوونی ئەم تەنگژەیە بە دڵنیاییەوە حکومت چارەسەرێ بۆ ئەمەژە دۆزێتەوە بۆ شێوەیە ئەبێ کە هەموو لایەک بەدڵیان بێت. ئەی هاوڵاتیەکانەوەی کە شوێنە حەجز کردووە هاوڵاتیەکانیش وەک پێم وتی ئەمە بارێکی نەخوازراوە کە بەسەر هەمومانە هاتووە بۆیە ئێترە بێ بە بەدڵێکی گەورە ئەوانی ژوەری گرن ئەمە شتێنێ لە ویستی هیچ کەسێکمانە هەبوو پێ و بۆ بەژەوەندی گشتی و تەندروستی هەموو لایەکە بۆیە ئەمە وەگوتم حاڵەتێکی نەخوازراوە ئەوانیژە بێ تەقبولی ئەوە بکەن ئەم فترەیەوە لە ئایندەشە وەگوتم بەرنامە ئەبێ بۆ دانیشتنە سەر ئەم بابەتانە و چی بکرێ و چۆن قەرەبووی ئەو خەڵکانە بکرێتەوە کە پێش وەختە تەڵەبیان هەبوو کانسڵ کراوەتەوە. باشە گرفتەکە لە سەر کۆنتترۆلکردنی خەڵکەکەیە کە پابندی ڕێنمایەکان نابن قەرەباڵخە بن پێکەوە کۆ ئەبنەوە خۆ هەندێک کەسێ هەندێک شوێن هەیە دەڵێن ئەگەر بچنە شوێنە کراوەکان و شوێنە گەشتیاریەکان لەوانەیە باشتر بێت بۆ ئەم نەخۆشیە. ئێمە لەگەڵ بەڕست کاکسیروانە خۆمان تەجروبەیەکمان کرد چەند جومعەیەک پێشووتر خۆمان سەردانی شوێنە گەشتیارەکانمان کردووە ئەوەی تێبینیمان کردووە تەجەموع دروستە بێت بەریەکەوتن دروستە بێت لە شوێنە گەشتیارەکانە بۆیە دیراسەیەکی زۆر کراوە لەسەر ئەم بابەتە وەک بە بەڕێزیشتمود ئەو کۆبوونەوەی چواردەیەمان کە بەڕێز قایمقامەکان و بەڕێز بەڕێوەبەری گشتی کە ئەنجامیاندا و کۆنووسەکان نووسی لە ئەنجامی خوێندنەوەیەکی چەند ڕۆژی بوو بۆ ئەو بابەتە و دیراسە لەلایەن هەموو بەڕێوەبەرایەتەکانی سنووری بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزاری سلێمانیەوە کراوە لەسەر ئەم بابەتە بۆیە ئەوەی تێبینیمان کردەوەی خۆشمان لە مۆزوعەکان بینیمانە ئیلا تەجەموع دروستە بێت لە شوێنە گەشتیارەکانە بۆیە ئەم بڕیارە زۆر دروستەکە دراوە و بۆ پاراستن و بەرژەوەندی گشتی تەندروستی هاوڵاتیانە. باش کاکسیروان قەزای دوکان ینی ڕێگەی هاتوچۆی پارێزگای سلێمانی و پارێزگای هەولێرە بۆ ئیدارەی ڕاپەڕی نیشانی هاتوچۆیەکی زۆر هەیە لەوێن ئەگەر ئێستا قەدەغی هاتوچۆش کرابێت بەڵام هەندێک حاڵەت هەیە هەر هاتوچۆ ئەکرێت لەو شوێنانەیە ئێوە چیتان کردو بۆ ئەوەی کە قەزاکەتان بە شێوەیەکی گشتی سەلامەت بێت لەو بابەتەوە بابەتی داخستنی چێشخانەکانیش هەندێک خەڵکەیە گرفتیان هەیە لەگەڵەوە دەڵێن بۆ تۆ لە سلێمانی و چیتە هەولێر ینی پێویستی بە نانخواردنیە کە هەر ئەبێ لەو ڕێگایە. ئێمە داخستنی چێشخانەکان ئەوە بڕیاری ئەنجومەنی باڵایە ئەو شوێنانی کە بەرێککەوتنی تایە کێشەکە لەوایە ینی ئامان هەدەفەکە ئەوەیە خەڵ بەریەک نەکەوێت قەرەباڵەخی کەم بکرێتەوە ئەو بەریەکەوتنە لە چێشخانەکان دروستە بێمە شوێنێکین کە سەر ڕێگەی هەولێر و دهۆک و ڕاپەڕین وەکو جەناب باسی کرد پێشەوانیشەوە بۆ ناوچەی سلێمانی و گەرمیانوان هەمی بەلای ئێمە تێپەڕێ ئەمە بەحەقەت شوێنەکەی مە حەساسە جیاوازترە لە شوێنەکانی تر بەریەکەوتنێکی زیاتریدا دروستە بێ ئامانجەکە لەوەیە گرفتەکە وایەوە بڕێنماییشە ئەبێ جێبەجێ بکرێ وەکو خۆی و خاڵی ئەوەی کەوتم بەهاتووەکردن ئێمە لە ئەنجومەنی باڵاس ئۆژوری ئۆپراسیۆنی سلێمانی و پێ بەڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆوانیش پێمان ڕاگەنراوە دەسڵات درا بە ئێمە لە چەند ڕۆژی ڕابردووە بۆ ئەو حاڵەتانی کە پەیوەندیان بە ژیانی بابەتی خۆراکی و خەڵکێکی ئیلتیزامی حکومیانەیە یان نەخۆشیانەیە بۆ لە بینی ناوچەکان هاتچۆکن یا لە هەولێر و دۆگیری خواردەوە گەڕێتەوە سنووری قەزای دوکانیان لە ڕاپەڕینەوە یا بە پێچەوانەوە ئەو ئالێتی کە دانرا بوو بەڕێز پارێزگاری سلێمانی دەسەڵات هەبوو بۆ ڕێپێدان بۆ ئەوەی کە لە سنووری سلێمانی بۆ هەولێر و دۆک ئەو ڕێکە پێدانی بۆەکردن بە پێچوانەوە دەسەڵاتی دا
نابوو ئێمەش منۆک و قایمقامی قەزای دوکان دەسەڵاتمە بوو بۆ ڕێکەپێدان بۆ ئەو کەسانی کە لە سنووری قەزای دوکانەوە تێپەڕن بۆ ئیداری ڕاپەڕین و لە ئیداری ڕاپەڕینشەوە دەسەڵات درراوە بەوان بە پێچەوانە بۆ سلێمانی و دەسەڵات دراوە بە ئێمەش بۆ ڕێپێدام بکەین بۆ ئەو کەسانی کە بەرەو سلێمانی یعنی لە قەزای دوکانەوە بۆ ڕاپەڕین و قەزای دوکان بەڵام ئەوەی کە لە ئالەتی جێبەجێکردنی بڕیارەکە تێبینیمان کرد لە دوو ڕۆژی ڕابردووە فشارێکی زۆر لەسەر بازەکان دروست بوو لەسەر ناو شاری سلێمانی دروست بوو خەڵکێکی زۆر کە ئەم حاڵەتە نوێ بۆ ئەوان و تحملی ئەویان ناکرد لە ماڵات بێنەوە فشارێکی زۆر ناخستەوە سەر قەزاکان لە ئێمە باش بوو بە حقت کۆنتترۆڵی وەزعمان کردو بەڵام ئەوەی تێبینیمان کرد لە سلێمانیا زەختێکی زۆر لەسەر قایمقامێت و کاروباری ناوخۆی پارێزگا هەبوو بۆ ڕێگەپێدان و وەرەقە وەرگرتن بەڕێز پارێزگا دوێنێ بە بروسکەپی ڕاگەیان کە ئەو دەسەڵاتە ڕاگرن ڕێکەپێدان نەکەن بۆ هیچ کەسێک و ئێمە ئەگەر حاڵەتێکی زۆر زەرور هەبێ بە هەمانگی لەگەڵ بازەکانی ئاساییشە تەنسیقی تەواومان هەیە ئاگاداریان نەکەینەوە ئەوەی کە ئیلتیزامێکی فەرمانگەیەکی ئەوەی کە نەخۆشێکی هەیە ڕێگەپێدان ێستا نەماوە ڕێگەپێدان بە وەرەقە و بە ڕسمی نەماوە بەڵام ئێمە بە هەمانگی لەگەڵ قایمقامێتەکان هەموو قایمقامێتەکان ئەوەی هەبێ لە دەسەڵاتی بەڕێز پارێزگارە و کاروباری ناوخۆی پارێزگای سلێمانیە قایمقامێک زێندە زانیاری هەبێت لە مرکزی سلێمانی شەهر وایە ئێمە بروسکەمان بۆهاتوو لە بەڕێز پارێزگارەوە ئەڵێ سەرجەم قایمقامێتەکان دەسەڵاتی ڕێگەپێدان ڕاگرن تاو کاتی خۆمان ئاگادارتان دەکەینەوە باشە هەر لەسەر مەسلەی هاتوچۆکان من لە هەندێک وڵاتان بە تایبەتی لە چیت بینیم کە دەڵێن چۆن کۆنتترۆلی بابەتەکەیان کرد ڕشتنیان لە شوێنە گشتیەکان داناوە هەر ئۆتۆمبیلێک لە هەر بازگەیەک لە هەر شوێنێک هاتوچۆکات ڕشتنی بۆ ئەکرێت ئەو هەنگاوەتان نەناوە ئێوە ئێمە خۆتەزانی ئەم دۆخی کە لە کوردستانە دروست بووە شتێکی نوێیە بۆ هەرێمی کوردستان و بە حقەتیش جێ دڵخۆشی لە پارێزگای سلێمانی هەنگاوی یەکەم راوە پێشوەختە ئامادەکاری باشی بۆ کرا ئەوەی جێ دڵخۆشی لە ئیداری سلێمانی پارێزگا ڕێز پارێزگار و لە تەندروستی سلێمانی هەنگاوی باشدرا ینی لەگەڵ هاتنی پەتاکە و بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە کۆمەڵی هەنگاونرا کە لەوانەیە لەو کاتا تۆزێک جێگەی دڵڕاوکی خەڵک بێ بەڵام دەرەنجامەکەی باش بووە بەڵام ئەمە وەکوتم تازەیە و هەنگاو بە هەنگاو دۆخەکەت زۆر خراپ نەبوو بۆی ئێمە ئەوە بگەین ئەو حەدا و داوای پێداویستیشمان کردووە ئەگەر لیژنەی باڵا و تەندروستی سلێمانی گەیشتەوە ئەنجامەی کە دۆخەکە بەرەو خراپتر ڕوات و حاڵەتەکان زیاترن ئەو کاتە حکومە دەبێت ڕێکایەتی بگێتە بەر و لە دەواازەکان و لە بازەکانە ئەو ڕێکاری کە جەناب و ئاماژە پێ جێبەجێ کاک دەژین ئێستا هەموو شوێنە گەشتیارەکانتان بە فەرمی هەمووی داخراوە هوتێلەکانیشتان داخراون بەڵێ هەموو شوێنە گەشتیارەکانمان لە قەزای دوکان داخراوە هوتێلەکانتان بەڵێ هەرممان داخستون ئەنی هیچ شوێنێکتان نیە هیچ شوێنێکی گەشتیاریمان نییە لە دوکانە ئێستا خەڵک وەربگرێ ئەی وتێلی پێنج ستێرەیتان هەیە پێنج ستێرەکانیش داخراون ئێمە وتێلی پێنج ستێرەمان هەیە بەڵێ لە ڕابردووە هەنێکیان بەهۆی نەبوونی شوکارەوە ڕایەنەگرت مەوسمی گەشتیاری ساڵی تازە کە لە 23 زۆربەی کات دەستیان بە سەرەتای دەست بەکاربوونیان دەست پێ کردەوە لە 23دا ئەم ساڵ ئەمەش دواخراوە بە حکمیەوەی بڕیارەکە کە دەرچۆ تاکو یەکی چوارە تا کاتێکی نادیارە بەڵامەوەی کە لە دەستەوە هاتۆ تا یەکی چوار بۆی ئەمان چاوەڕێی ئەم بڕیارەکەن هەموو شوێنە گەشتیاریەکان و ڕێستۆرانت و کافتریا و ئەوی بابەتی گەشتیاری لە سنووری بەزای دوکان ئەم نەورۆزە دوکان نییە نەخێر باشە دواوتت بۆ ئەوەی کە ڕێنمایی گەشتیاران بکەی کە ئەگەر بەداخەوە ینی هەندێک کەسەیە کە قەدەغەکردنی هاتوچۆشار زۆر پابندی ڕێنمایەکان نابن بۆ گەشتیاران ینی ئەمە مودەتێکە لەوانەیە تێبپەڕێ ئەتوانن لە کاتی دیکە سەردام بکەنەوەکو دواوتەشت چیترێ خۆی گەشتکردن بۆ کات و خۆشی بەسەربردننی هاوڵاتیانە و ئەم بڕیارانش کە دراوە هەر بۆ خۆشی و خۆشگوزەرانی هاوڵاتیانە بۆی بە دوور بن لە پەتا و نەخۆشی بۆیە داواکارم لە هاوڵاتیان ئەم فترەیە لە ماڵەوە بمێنەوە و ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێکەن تا بە دوور بن لەم پەتا وی شەڵا لە ئایندەشا ئەمەش تێپەڕێین باش کاکسیروان ئێوە وەکو دواوتتان و لەگەڵ شابزان بودجەی پێویستان لەبەردەستای بۆ ئەوەی بۆ ڕوبڕووبوونەوەی ئەم بابەتانی کە ئەکرێ بۆ ڕێکارەکان بگرنەبەر ئێمە لەگەڵ بەڕێز پارێزگار وەکو ژووری ئۆپراسیۆنی سلێمانی و لیژنەی باڵا هەمانگی تاوامانەیەوە وەکو بجا ئێمە لە کۆبنەکەمان تاوتێەوە دۆخەمان کرد خۆزانی زۆربەی دوکان و بازار و ئالەتی ئیدارەکانی شوکاری ئیدارەکان لە ڕووی حساباتەوە هەمی داخراوە ئێستا ئێمە پێشنیارمان کرد بۆ بەڕێز پارێزگار کە خۆیان لە ڕێی لیجانی خۆیانەوە ئەگەڵ پێداویستیانەی کە ئێمە پێویستمانە ڕێزیانترا 1 ملیاریان نات بۆ بەڕۆبراتی گشتی تەندروستی سلێمانی ئێستش دوێنێ وەزیری تەندروستی گوتی کە بودجەی دووهەمی ڕۆبەڕووبوونەوەی کۆرۆناش سەرف کراوە هیچ نەگەشتووە دەستی ئێمە تاوتوێەوەمان کرد لەگەڵ بەڕێز پارێزگارە وەکو باسم کرد فەرمانەکان ئێستا دەوامیتیان نییە و ئەوەی کە پێداویستی تەندروستی ئێمەدا پێویستمانە لە پاکەرەوە لە دەمامک و دەستکێش و ئەو پێداویستیانەی کە
پێویستن بەکاربێ لەلایەن هێزانامنیەکان و لەلایەن تیمەکانی ئێمە و لیژانە ئاوبەشەکانەوە داوامان لە پارێزگار کرد وەکو پێشنیاری زۆربەی قایمقامەکانەوەمان پێ باش بوو کە لیژنەیەک لە پارێزگای سلێمانی خۆیان ئەو پێداویستیانەی کە ئێمە پێویستمانە ئەوان دابینیکەن و تەوزیعەکەن بەسەر قەزا و ناحێکان موافقەتی بۆ کرا و ڕەزامەندی درراو لە ئەوەی کە من ئاگادار من چەند ڕۆژی ڕابردووە قەرارە لە ئیمڕۆ بەیانیە دابەشکرێ بەسەر ناوچەکە و من پێم خۆشە لێرەوە سوپاسی دەستگا ئەمنیەکان بکەم هێزەکانی ئاسایشی ناوخۆ بە حەقەت ڕۆڵێکی بەرچاوە بینین پێشمەرگە ئاسا ئێستا لەگەڵ دۆخەکەەوە کارمەندانی تەندروستی کەڵێم هێزەکانی ئاسایشی ناوخۆ لە ئاسایش لە پۆلیس لە بەرگری شارستانی لە پۆلیسی کارەبا فەرمانەکانی شارەوانی گەشت و گوزار فەرماگی خۆپاراستنی تەندروستی لیژنە هاوبەشەکان لیژنە هاوبەشەکانی چاودێری بازاڕ و لیژنەی تەندروستی و لیژنەی گەشت و گوزار و فەرماگەی ئاو تۆڕەکانی ناوی چیە مەحەتەی کارەباکان مەحەتەی وەبرێنانی کارەبا ئەمانە بە حەقە سەربازی ونن ئێستا لە ئەرکدان ئەم دۆخەی کە ئێستا پارێزراوە ئەو خزمەتی کە ئەگەی بە هاوڵاتیان لە دەرەنجامی ئەرک و واجباتی ئەوانایەوە لێرەوە سوپاسی قەزای دوکان و دانیشتوانی بکەم بە خاوەن دوکان و کاسبکارەکانی شەرەوە بە حەقەت هاوکارمان بوون و لە ڕاگرتنی نرخی بازار و بەرز نەکردنەوەی نرخ و قۆڕق نەکردنی بازار و ئەم دۆخە ڕۆڵێکی بەرچاویانە بۆ هەماهەنگی تەواون بە زۆر سوپاسانەکەم هیوای تەندروستیکی باش و سەلامەتی بە هاوڵاتیان نەخوازم داواکارم لە هاوڵاتیان پابەندی ڕێنمایەکان بن ئەمانە لە پێناوی بەژەوندی سەلامەتیوانە. زۆر سپاس سەرێکە لە بەڕێزان سیروان سەرحەد قایمقامی دوکان و ڕێژین ڕەوف بەڕێوەبەری گشتوگوزاری دوکان زۆر سپاس بۆم تۆری بەرنامەکە لەگەڵمانە بوون. لە تەوەری سێمین بەرنامەکەماندا باس لە وەرشی نێوماڵ دەکەین سرەتا راپۆرتێکمان لەو بارەوە ئامادە کراوە و دواتر گفتوگۆی زیاتر لەسەر بابەتە دەکەین. بە دروشمی کۆرۆنا لە دەرەوە و وەرزشکردن لە ماڵەوە وەرزشکاران پارک و شوێنە گشتەکانیان چۆڵ کردووە و لە ڕێی بڵاوکردنەوەی چەند کورتە ڤیدۆیەکیش هاوڵاتیان هۆشیار دەکەنەوە کە دەتوانن لە ماڵەوە جوڵەکانیان ئەنجام بدەن با پێکەوە بینێری ئەو جوڵانە بین. سڵاتان لێبێ هاوڕێنان سڵات لە هەمووتان هی مەجموعەیە تەمرینمان بۆ کردوون کە لە ماڵەوەتان ئەنجامی بدەن بە بۆنەی ئەم بارودۆخەی کە هاتووتە ڕووی لە هەمومان کردووە بە هیوای سوودبووین بۆ هەموو لایەک هیوادارم دووبارەی کەنەوانەیە و سوودی لێبووین. من شازەمگەڕە دوودابوونم چاڵەنجەیە وەرزش لە ماڵە کۆڕۆنا لە دەرەوە هەیە تەندروستێکی باش بۆ هەموو کورد و کوردستان و وەرزشکاران. هی هەستا سرعات 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 دای بژی پاڵەوان